گفتوگۆکردمان لەسەر تەوەری دووەمی پرۆگرامەکە کە ئەویش گفتوگۆکردنە بێت لەسەر کار و چالاکیەکانی یانی خانزاد کە وەکو پێشتریش ئاماژەمان پێکرد. یانی خانزاد یانەیەکە تایبەتە بە یاری شەترەنج لەسەر تاسەری عێراق و لە هەرێمی کوردستانیشدا گرنگێکی زۆر بەم یاریە دراوە یاخود گرنگێکی زۆر بە یاری شەترەنج دراوە وەکو یاخود بڵێ یانی خانزاد وەکو ماڵێکی لێ هاتووە بۆ کۆبوونەوەی یاریزانانی شەترەنج و فێرخوازانی یاری شەترەنج بۆی کە لەسەر ئەم بابەتە و لەسەر ئاستی یاریزانانی یاری شەترەنج لەسەر ئاستی کوردستان و عێراق و لەسەر ئاستی نێودەوڵەتی گفتوگۆ بکەین بە خۆشحاڵیەوە میوانداری کاردۆ ئاکۆمان کردو کە بەڕێزیان جێگری سەرۆکی یانەی شەترەنجی خانزادن و ڕاهێنەر و یاریزان لە هەمان کاتە و مامۆستای نێودەوڵەتی شەترەنجە. کاک کاردۆ سڵاو لێبێ و بەیانیت باش، سواز بۆ ئامادەبوونت. ئەگەر بۆ پرسیارە دەست پێ بکەم کە ڤایرۆسی کۆرۆنا تا چەند کاریگەری هەبووە لەسەر یانی خانزاد و یاری شەترەنج و فێرخوازان کە بێگومان یاری شەترەنجێکێکە لەو یاریانی کە دەتوانرێت بە ئۆنلاینیش بەردەوام بن یاخود کاری لەسەر بکرێت. ڤایرۆسی کۆرۆنا تا چەند کاریگەری هەبووە لەسەر یاریەکە و لەسەر یانی خانزاد؟ زۆر سپاس بۆ سەتەلایتی کوردستان بۆ ئەم دەرفەتە بتوانین باسێکی شەترەنج بکەین، باسی وەرزش شەترەنج بکەین و کاریگەریەکانی لەسەر. بەڵێ بەداخەوە ڤایرۆسی کۆرۆنا کاری کردوتە سەر زۆربەی کایەکانی ژیان ئەمڕۆدا، هەم لەم کای مەسەڵەن دارایی و هەموو بابەتەکان وەرزشیش بێ بەش نییە لەم پەتایە. ئێمە لە سەرەتای کەرەنتینی یەکەمەوە دوای ئەوەیکەوە کەرەنتینێکی بەهێز کرا کە کرایەوە تۆزێک ڤایرۆسەکە بەرەوەی هێوەربوونەوە چوو، ئێمە توانیمان دوو پاڵەوانەتی بکەینەوە. یەکێکیان پاڵەوانەتێکی خێرایی بێڕێتینگ بوو، پاڵەوانەتی دووەم وەکو یانەی شەترەنجی خانزاد پاڵەوانەتێکی ڕێتینگی نێودەوڵەتی بوو لەژێر ڕێنمایی وەزارەتی تەندروستی بە ماسک و بە دەستکێشەوە. ئێمە پاڵەوانەتەکەمان بەڕێوە برد. خۆشبەختانە زۆربەی یاریزانەکان بەشداریان کرد لە شارەکانی عێراق و لە شارەکانی هەرێمی کوردستان زۆربیان بەشداریان کرد و ئاستێکی باشی پێشکەش کرد پاڵەوانەتەکە و زۆربەی یاریزانەکانیش پلەی باشیان بەدەستێنا و ئەمە خۆی لە خۆیدا بۆ پاڵەوانەتەمان کردەوە بۆی یاریزان ماوەیەکی زۆر بوو لە شەترەنجدا بڕابوو. ئێمە وەکو یانەی شەترەنجی خانزاد هەستمان بە بەرپرسیارەتی کرد بۆ پاڵەوانەتیکردنەوە بۆ یاریزانەکان دیسان بێنەوە ناو کەشوهەوای شەترەنج. بەڵێ کاک کاردۆ، ئەم یانەیە پێم وابێت 22 ساڵە کراوەتەوە یاخود دامەزراوە. دەتوانانی بزانین لە ماوەی ئەم 22 ساڵەیە یانەی خانزاد چه ئامانجێکی هەبوو یاخود توانیوێتی ئەو ئامانجە بپێکێت کە مەبەستی بووە؟ بەڵێ پرسیارێکی زۆر باشە. بەڵێ یانەی شەترەنجی خانزاد هەر لە سەرەتای دامەزراندنیەوە کۆمەڵێک ئامانجیە و یەک لەو ئامانجانە پێگەیاندنی یاریزانی تازە بووە، مەسەڵەن یاریزانی تازە پێگەیشت و هەم لە کوڕان و هەم لە کچان و هەروەها بەشداریکردن بۆ لە پاڵەوانتە نێودەوڵەتیەکان، مەسەڵەن ئەو پاڵەوانتانەی کە لە دەرەوەی هەرێمی کوردستان و عێراق بەشداری کردووە. سەرڕای ئەوەش پاڵەوانتێکی نێودەوڵەتی تریش هەیە کە پاڵەوانتی یانە پلەیەکانی عێراق کە یانەی خانزاد زۆربەی جار ئاسی باشی لێوە پێشانداوە بەدەستهێناوە. بەڵێ ئەو زۆربەی ئامانجەکانی تریشمان بڵاوبوونەوەی وەرزشی شەترەنجە بەناو کۆمەڵگای کوردەواری بەتایبەتی و بۆی زۆربەی کەس ئاشنا بێ بەم یاریە، چونکە خۆتان دەزانم یاریەکی زۆر بەسوودە سەرڕای ئەوەی کە وەرزشە بۆ منداڵانی چاوگەشت. تا ئێستاش زۆربەی ئامانجەکەمان لەخوا بەزیادە پێکاوە، بەڵام هێشتا بە جۆرەی تموحی خۆمان نێشتان تموحمان زۆر لەوە زیاترە. ئینشاڵڵا لە ئایندەیەکی نزیک ئەو تموحانەی ماوەشمانە بەدەستی دێنین ئینشاڵڵا. بەڵێ بۆ پێی کە یانی خانزاد تاکە یانەیە کە تایبەتمەندە بە یاری شەترەنج لەسەر ئاستی کوردستان و عێراقا، ئەتوانی بزانی کە بۆتە قوتابخانەیەکی باش بۆ فێرخوازان و یاریزانان بە شێوەیەکی گشتی؟ بەڵێ ئێمە خۆی یانەی شەترەنجی خانزاد تاکەیانەیە مەسەڵەن لە هەرێمی کوردستان تایبەتە بە وەرزشی شەترەنج. بەڵێ ئێمە لە بیدایەتی دەست بەکاربوونمانەوە وەکو دەستەی کارژێری تازە بیرمان لە زۆر بواری ئەوە کردەوە کە چۆن شەترەنج پێش بکەن. یەک لەوانە بیرمان لەوە کردەوە کە ڕاهێنەری نێودەوڵەتی بێنین، مەسەڵەن هی دەرەوەی وڵات. لەوانە بەڕێز جۆرج خۆمەریچی کە مدەڕیبێکی جۆرجی بوو بۆ ماوەی 40 ڕۆژ لە ساڵی 2014 بوو هێنامان. لە پاشاندا چەندین مدەڕیبی ناوخۆیی دەرسیان لە یانەی شەترەنجی خانزاد گوتەوە. لە پاشان لە ساڵی 2018
ڕاهێنەری نێودەوڵەتی کە لە هەمان کاتدا ڕاهێنەری تازە پێگەیشتوانی منتەخەبی ئێرانە کە سەید حامید موسەویان و خێزانەکەی کە بۆ ماوەی دە ڕۆژ هاتن لە یانەکەمان دەرسیان وتەوە ئەمە خۆی لە خۆیدا گرنگجێکی زۆری هەبوو چونکە زۆربەی یاریزانەکانمان پێویستیمان مەسەلەن بەڕاهێنانی نێودەوڵەتی هەیە لەوانەیە ئێمە لە ئاستی ئەو پێشکەوتنەی وڵاتانی دەرەوە نەبین بۆیە ئێمە طموحمان ئەوە بوو کە زۆرترین مدەڕیبی نێودەوڵەتی بین بۆی ئێمەش مامۆستایەکانی خۆمان و مدەڕیبەکانیش ئیسفادەیان لێ بکەین بۆی بتوانین لە ئایندەدا خۆمان ڕاهێنەری ناخۆیی باش دروست بکەین و لەوەشدا تا حدێک سەرکەوتوو بووین کە ئێستا کۆمەڵێک ڕاهێنەر دروست بوون بەڵام هێشتان طموحمان زیاتر لەوەی کە ڕاهێنەری زۆر بەتوانەتر دروست بن لە ئایندەیەکی نزیکدا ئینشاءالله بۆ ئامانجەش دەکەین. بەڵێ ئەو ڕاهێنەرە نێودەوڵەتیانە تا چەند سوودی بەیانەکە و بە یاریزانانیش گەیاند کاکاردۆ؟ بەڵێ خۆی ئەو لەبەر ئەوی ماوەکە کورد بوو مەسەلەن ئەو ڕاهێنەرەی کە هێنامان ئێمە ئامانجمان لەوە بوو زیاتر ڕاهێنەرەکان ئیسفادەیان لێ بکەن چونکە خۆی پێویستە ئەگەر هات و ڕاهێنەرێکی نێودەوڵەتیش لە دەرەوە بێنی کاتێکی زۆر بمێنێتەوە چونکە ئەوەش خەرجیشی زۆر و جێگا و مانەوەیشی دەوێتن بەڵام ئێمە ئامانجەکەمان ئەوە بوو کە زۆربەی ڕاهێنەرەکانی خۆمان ئیسفادە لە شێوەی وتنەوەی وانەکان بکەن و توانیشمان مەسەلەن منهاجیان لێ وەربگرین ئەو منهاجە ئیسفادەی لێ بکەین بۆ ڕاهێنەرەکانی خۆمان تاکو بتوانین ئێمە خۆمان ئەو دەرسانە بڵێنەوە وانانە بڵێنەوە کە زۆرترین فێرخواز ئیسفادەمان لێ بکە. بەڵێ لە ئێستادا یانی خانزاد چەند فێرخوازی هەیە و چەند یاریزانی هەیە چەند یاریزانی لەسەر ئاستی بڵێ هەڵبژاردەی عێراقا؟ بەڵێ ئێمە کۆمەڵێک یاریزانمان هەیە لە ئاستی تازە پێگەیشتوان و لە ئاستی شەباب و لە ئاستی متەقەدمین هەم لە کوڕان و هەم لە کچان لە ئێستادا یانەی خانزاد دوو یاریزانی لە منتەخەبی عێراق هەیە کە هەردوو بەڕێزان نوح علی حوسێن و حوسێن علی حوسێن کەوانە لە 2009 بۆ یانەی شەترەنجی خانزاد یاریان کردووە کە بەداخەوە لە 2020 ئەم نەمانتوانین لەو پاڵەوانتێ بەشداریکەن خۆتان دەزان لەبەر ڤایرۆسی کۆڕۆنا یاریزانی تریشمان لە زۆر یاریزانی تریش هەیە کە تەمەنیان بچووکە ئەوانش لە پێگەشتندان ئەمە لە خەریکی ئێستا پرۆگرامێکماندانەوە ئینشاءالله لە دوای ئەوەی کە کۆڕۆنا تۆزێک بەرەو هێوەربوونەوە دەچێ ئەمە بتوانین دەست بە ڕاهێنانەکانمان بکەینەوە ئەو منداڵانش ئینشاءالله ئاسیان بەرەو پێش ببین هەم لە کچان و هەم لە کوڕانیش بۆیە ئێمە یاریزانمان زۆرە لەخوای بەزیاد بێ زۆرمان هەیە لە هەم لە کوڕان و هەم لە کچان لە تازە پێگەشتوان لە هەموو تەمەنێک هەمانە. کەواتە کاکاردۆ گرنگیتان بە یاریزانانی کچانی داوە یاخود ئەگەر پرسیارەکە بۆ شێ بکەم یاریزانانی کچانتان تا وەکو پێویست هەیە لە ناو یانەکەیە یاخود ڕاهێنەریشتان هەیە تایبەت بێ بە کچان خۆی کچ بێت؟ بەڵێ پرسیارێکی زۆر جوانە بەڵێ ئێمە ویستومانە مەسەلەن کچانیش مەسەلەن بێبەش نەبن لە تەمرینەکان و لە ڕاهێنانەکانمان حەزمان لێبەوە سەر یاریزانی کچانیشمانە بوو یاریزانی زۆر باشیشمان هەیە بەڵام ئێشتان بە جۆرەی طموحی خۆمان نییە چونکە خۆتان دەزانن شەترەنج زۆر پێشکەوتووە ئێستا لە وڵاتانی دەرەوە و لە جیهان بەڵێ ئەمە ئیهتیمامێکیشمان بە کچان داوە مەسەلەن تەمەنی بچووکیشمان هەیە ئێستا لە یانەکەمان ڕاهێنان وەردەگرن و لە پێشتریشدا کۆمەڵی یاریزانی باشمان هەبوو کە خۆشبەختانە لە ساڵی 2019 توانیمان پلەی یەکەم لەسەر عێراق بەدەستبێن وەکو نادی خانزاد لە کچان ئەویش دەگەڕێتەوە بەهۆی ڕاهێنەری بەتوانان بەڕێز بەهزاد زەینەدین کە ئەوە پێشتر تەمرینی تایبەت بوو بە کچانی دەوتەوە و هەروەها لە تەمەنی بچووکیش خۆم ئێستا وەکو ڕاهێنەر چەند یاریزانێکی کچم لە بەردەستدایە خەریکی تەمرینکردن بەڵام ئینشاءالله پاش ئەوەی کە کۆڕۆنا نەمایان بەرەو هێوەربوونەوە ڕۆژ ئێمە هێواشەوەش لەژێر ڕێنمایی تەندروستی دەست بە ڕاهێنانەکانمان دەکەینەوە بۆی زیاتر یاریزانەکانمان ئاشنا بوون لە تەمرینەکان و ڕاهێنانەکان دانەبڕن. بەڵێ ڕاهێنەری کچیشمان هەیە بەڕێز وەحیدە میلادی کە خێزانی کاک حوسێن یاریزانی نێودەوڵەتی ئیسفادەیەکی باشیشمان لەو کردو وەختی خۆی کە ڕاهێنانی وتۆتەوە بە کچانیش بەڵام ئینشاءالله لە پلانماندا هەیە لە ئایندەشدا ڕاهێنەری تریش کچانیش دروست بکەین و هەم حەکەمی کچیش دروست بکەین بۆ ئەوەی
هەموو ئاستێکمان تێدا بێ و هەموو نوع ڕەگەزێکیش هەبێ بۆی بە شێوەیەکی کامل بتوانین هەم ڕاهێنان بڵێنەوە هەم لە پاڵەوانتە نێودەوڵەتەکانش حەکەمەکانیشی خۆمان بێ و بۆ ئەوەی هەموو ڕەگەزەکان ئیسفادە لە ژیانی شەترەنج بکەن. بەڵێ کاکار دە پێم خۆشە باسێکیش لە سوود و گرنگیەکانی شەترەنج بکەین. جیاوازی نێوان کەسێکە یاری شەترەنج بکە لەگەڵ کەسێکە کە یاری شەترەنج نەکات جیاوازیەکان لە چییە؟ بێگومان هەرێک لە ئێمە کەم تا زۆر ڕەنگە باسێک یاخود گرنگی بەوە درابێکە بزانین سوودەکانی چی یاخود زۆر جار باس لەوە دەکرێت کە شەترەنج فێری سەبرت دەکات یاخود فێری ئەوە دەکات یاخود مێشک فراوان دەکات. جگە لەمانە چه سوودێکی تری هەیە؟ بەڵێ پرسیارێکی زۆر بەجێ خۆ شەترەنج کۆمەڵێک ئیسفادەی هەیە بە پێ و توێژینەوەی کە لە ساڵی 2016 و 2017 لەلایەن دوو زانکۆی بەناوبانجی ئەمریکی و ئوسترالیەوە کراوە کە شەترەنج زۆر ئیسفادەی هەیە زۆر سوودی تری هەیە بەجێ لەوەی کە وەرزشە خەبا بە تایبەتی بۆ منداڵان یەک لەوانە هێزی بیرکردنەوەی زۆر بەهێز دەکا یعنی ئەو منداڵی مەسەلەن یاری شەترەنج دەکا زۆر فەرقی هەیە لەگەر ئەو منداڵی کە نایکە هەروە هێزی تەرکیزکردن مەسەلەن ئێمە خۆمان دەزانین لە کاتی ئێستادا بەداخەوە بەهۆی ئەو ئایپاد و ئەو ئەلکترۆنیە دیڤایسانەوە مەسەلەن ئەو بابەتە ئەلکترۆنیانە منداڵەکانمان زۆربیان خەریکی ئەو بابەتانن کە زەرەرێکی زۆری هەیە بۆ مێشک یەکێک لەو ئیسفادانەی شەترەنج ئەوەیە دووریان دەخاتەوە لەوانە و زیاتر پێوەستیان دەکات بە یاریکردنەوە بە یاریکردنی شەترەنج کە هەم ئیسفادەی بۆ مێشیان هەم بۆ زۆر شتی تریشەیە و هەروەها فێریان دەکات چۆن فێری سەبر ببن سەبرگرتن ئارامگرتن لەسەر بابەتێک چۆ خۆی شەترەنج یاریەکی هێواش و لەسەر خۆیە پێویستە تۆ بۆ هەر هەرەکەی یان بۆ هەر جوڵەیە کە دەکەی بیرکردنەوەیەکتە و پلانێکت هەبێ واروها فێری دەکات چۆن بتوانێت کێشەکانی خۆی هەڵ بکات چۆن شەترەنج هەمووی بریتە لە کێشە لە کاتی یاریکردن مەسەن تۆ کۆمەڵە کێشە تێبیری لێ دەکەیت چۆن ئەم کێشانە هەڵکەیت و بەسەریدا زاڵبی ئەمەش خۆی لە خۆیدا ئیسفادەی هەیە و ڕنگدانەوەی هەیە لەسەر ژیانی ئەو تاکەی کە یاری شەترەنج دەکات و هەروەها لە توێژینەوەکانی تر بۆ بەرچاوڕوونی جەنابتان خۆی مرۆڤ مێشی مرۆڤ پێکهاتووە لە دوو بەشی ڕاست و بەشی چەپ زۆربەمان بەشی لای چەپی ئیش دەکەوە هەندێکی بەشی لای ڕاستی دەکە وەکو توێژینەوە سەلمێنراوە کە شەترەنج یاریزانی شەترەنج هەردوو لای مێشی ئیش دەکە ئەمەش خۆی لە خۆیدا شتێکی باشە و بۆیانی زیاتر مێشک چالاک دەکە ئەمە کۆمەڵێک لەوانەیە زۆربیان زۆرش تر شتێ بێ باسم نەکردبێ زۆر یەک لەوانە لەم ئاخیرانە توێژینەوەی تریش کراوە دەڵێ هەتا یاریزانی شەترەنج کە لە کاتی شەترەنجکردندا کەلۆرێکی زۆرش دەستێنێ وەکو ئەوی وایە وەکو یاریزانی مارۆسۆن وایە کە غاردانەیەکی زۆر بکە و کەلۆری بستێنێ تۆ لە کاتی یاریکردنی شەترەنج لەبەرەوەی مێشک بیر دەکاتەوە پێویستی بۆ ئۆکسیزین ڕاکێشان و تووشی ئێرهاق و ماندووبوون دەبی کە ئێرهاق و ماندووبوونش دەبێتە هۆی کەلۆریستاندن وەکو تۆ ڕاکردنت کردبێ. بەڵێ باشە یاری شەترەنج هیچ مەرج و پێوەرێکی هەیە کا کاردۆبەوەی کە کەسێک ئەگەر بیاوێ فێریش یاری شەترەنج بێ هیچ مەرج و پێوەرێکی هەیە یاخود تەمەن هیچ ڕۆڵێکی هەیە لە یاری شەترەنجە تەمەنێک دیاری کراو بێ کە لەم تەمەنە کەمتر یاخود زیاتر نەتوانێت یاری شەترەنج بکات؟ خۆشبەختانە شەترەنج وەکو وەرزشەکانی تر نییە هیچ تەمەن و هیچ پێوەرێک و هەتا لە شولار و کێش و ئەم شتانەش تەسیری لە شەترەنج نییە مەسەلەن یەکێکی تەمەن 6 ساڵان دەتوانێت فێری شەترەنج بە هەمان کاتێکی 50 ساڵیش دەتوانێت فێری شەترەنج بێ بەڵام فەرقەکە لەوەدا مەسەلەن ئەو یاریزان ئەوەی کە لە منداڵیەوە فێر دەبێت زۆر بەباشی پێش دەکەوێت و دەتوانێت مەسەلەن ململانەی نێودەوڵەتی بکە بێتە یاریزانێکی زۆر باش و بتوانێت ململانێ بکە لە پاڵەوانتە نێودەوڵەتەکان بەڵام ئەوەی لە تەمەنێکی سەروتر فێر دەبێ لەوانەیە ئەو تااقەتەی نەبێ بتوانێت ململانەی زۆر بکە و دەشتوانێت مەسەلەن فێری شەترەنج بێ وەکو هاوی نەک وەکو پرۆفیشناڵ و مەسەلەن یاریزانی شەترەنج هەروە کێشش زۆر دەوری نییە مەسەلەن یاریزان هەیە قەڵاو یاریزان هەیە زەعیفە هیچ تەسیرێکی نییە لەسەر وەکو وەرزشەکانی تر نییە مەسەلەن پێویست بە لە شولارێکی ڕەک هەبێ بتوانی بۆی بتوانی مەسەلەن ڕاکردن یان لە وەرزشی تۆپی پێیان لە هەر وەرزشەکانی تر خۆشبەختانە شەترەنج هەموو کەسێک دەتوانێت فێری بێ و یاریەکە بکە و ململانێش بکە بەڵام وەکو وتم باشتر وایە لە تەمەنێکی زووتر فێر بێ بۆی بتوانێت لە ئاستی پاڵەوانەتە نێودەوڵەتیەکان ململانێ بکە و ڕاهێنەرەکان بە شێوەیەکی ڕێکوپێک بکە و ببێت یاریزانێکی زۆر بەناوبانگ و باش.
بەڵێ کاکاردۆ ئەو پاڵانەتی کە بەڕێزت باسیەکەی پاڵانەتەکان کاتێک کە دەکرێت یاخود ئەو ڕکابەریانی کە دەکرێت لەسەر چ بنەمایەک دەکرێت یاخود بەپی تەمەنەکان ئەم پاڵەوانێتیانە دیاری دەکرێت یاخود بەپی توانە و لێهاتووی یاریزانەکان دەکرێت. خۆی چەند جۆرێک پاڵەوانتی نێودەوڵەتی هەیە پاڵەوانتی هەیە مەسەلەن تەمەنەکانی تیا دیاریکراوە مەسەلەن پاڵەوانتی بەڵێ ئەو پاڵەوانتی زۆربەی پاڵەوانتی نێودەوڵەتیەکان زۆری هەیە مەسەلەن یەکێک لەوانە پاڵەوانتی تەمەنەکانە لە عالەمیش دەکرێت و لە زۆربەی وڵاتەکانی ترش دەکرێت پاڵەوانی تەمەنەکانی پێدەرێن ئەندەر 20 و ئەندەر 18 و ئەندەر 16 و هەتا ئەندەر 8 ئەمە هەر کەس لە تەمەنی خۆی ئینجا کوڕ و کچیش جودایە بەشداری دەکات. هەندێک پاڵەوانتی ڕمان هەیە پاڵەوانتی پێدەوترێت ئۆپن واتە کراوە بۆ هەموو کەسێک دەتوانێت بەشداری بکە کە ئۆپن بۆ هەموو کەسێک بۆی هەیە بەشداریکە. هەندێک پاڵەوانتر هەیە پۆلینی نێودەوڵەتی هەیە زۆربەی یاریزانی شەترەنج ئێستا ئەوەی کە یاریزانی شەترەنج بەجێ لێم بێت تێدەگا پۆلینی نێودەوڵەتی واتە ڕیتینگ دیاری دەکرێت مەسەلەن دەڵێ لەو ڕیتینگە کەمتر بووی نییە لەو پاڵەوانتیە بەشداری بکە یان ئەگەر ڕیتینگی نەبێ ئەسڵەن هەر بووی نییە بەشداری بکە ئەوەش جۆرێکە لە پاڵەوانتی. هەندێک پاڵەوانتی تریشەیە گروپات دادەنرێت مەسەلەن گروپی A و B و C عینەن هەر بە جۆرەی پۆلینە مثلا دەرێ پۆلینی ئەی دەبێت ڕیتینجی لە 2000 مثلا 100 بەسەرەوە بێ لە پۆلینی بی مثلا لە 2100 بەخوارەوە پۆلینی سی مثلا 1800 بەخوارەوە بێ ئەمان جۆرەکانی پاڵەوانتین ئەجا لەو جۆرانەش تایمەکانش جیاوازە مثلا کلاسیک هەیە کە لە ساعاتێک بەرەو سەرەوەیە و ڕاپید هەیە بەسەر لە 25 دقیقە لە 15 دقیقە تا 25 دقیقە و هەروە بلیتس شەیە 3 دقیقە و 2 ثانیە کە ئەمانە جۆرەکانی تری پاڵەوانتی نێودەوڵەتین. بەڵێ تا چەند بەشداریتان لە پاڵەوانێتیەکانی دەرەوەی هەرێمی کوردستاندا کردو کاکاردۆ یاخود لە چەند پاڵەوانێتیا بەشداریتان کردو؟ بەڵێ ئێمە وەکو یانە شەترەنجی خانزاد لە زۆربەی پاڵەوانتی نێودەوڵەتیەکان بە جۆرەی توانات بەشداریمان کردووە مەسەلەن لە وڵاتی پۆڵەندا لە وڵاتی تونس لە وڵاتی ئێران لە وڵاتی جۆرجیا کە ئەمە ئەو وڵاتانن کە بەشداری لە وڵاتی تورکیا یاریزانمان هەبوو بەشداری کردووە بە جۆرەی توانە و لە ساڵانی پێشووتر کە بەداخەوەکو ئێستا باری دارایی زۆر قورس نەبوو خراپ نەبوو زۆر یاریزانشمان هەبووە مەسەلەن تایبەت بۆ بەیانای خازات لەسەر مەسرفی خۆی بەشداری پاڵەوانتی نێودەوڵەتیەکانی کردووە لە دەرەوەی وڵات ئەمەش خۆی لە خۆیدا گرنگجێکی زۆری هەیە چونکە تۆ لە پاڵەوانتی نێودەوڵەتەکانی دەرەوە احتیکاکێکی زۆر لەگەڵ یاریزانی لە خۆت بەهێزتر دەکەی ئەمەش دەبێتە ئەزبوون بۆ هەر یاریزانێک بەسەرن بۆی بتوانێت ئاستی خۆی بەرەو پێش ببە هەم لە پاڵەوانتی نێودەوڵەتی هەم لە پاڵەوانتی ناخۆیەکان بۆیە دەبینین ئەو یاریزانانەی کە زۆرتر پاڵەوانتی بەشداری دەکەن ئاسیان زیاتر بەرەو پێش دەچێت وەکو هەم وەرزشێکی تر بۆیە ئەمەش بەشداریکردنی پاڵەوانتیش وەکو ڕاهێنانێکی تەطبیقی وایە بۆیە یاریزان کە ڕاهێنان بکە و پاڵەوانتی بەشداری نەکە هیچ استفادە لە ڕاهێنانەکان نەکە بۆیە باشتر وایە لە پاڵەوانتی نێودەوڵەتیەکانی دەرەوە کە زۆر بەهێزن دەتوانی بەشداری بکەی و ئەزمونێکی باش پێیاکەی بۆی ئاستی خۆت بەرەو پێش ببی. بەڵێ کەواتە بەشداریکردنتان لە پاڵەوانە نێودەوڵەتیەکانی دەرەوەی هەرێمی کوردستانە تەنها مەبەستان لە بەدەستێنانی ئەنجام یاخود خەڵات نەبووە بەڵکو ویستوتانە کە ئەزمون و شارەزاییەکی باشیش پێیا بکەن دروستە؟ بەڵێ خۆی بەشداریکردن دوو ئامانجیە خۆی ئەگەر بتوانی ئەنجامی باشش بەدەست بێنی ئەمە کارێکی زۆر باشە بەڵام ئێمە هەدەفمان بەدەستێنانی ئەنجام نەبووە ئێمە هەدەفمان بەدەستێنان بۆ کە یاریزانەکانمان ئەزمموی باش وەربگرن بۆی بتوانن لە ئایندەیەکی نزیکدا بتوان ئاستی خۆیان زیاتر بەرەو پێش ببن وەکو وتم بەشداریکردنی پاڵەوانیتی و یاریکردن زیاتر ئەزمونت زیاد دەکا و احتیکاکردن لەگەڵ یاریزانی لە خۆت بەهێزتر بۆرە پێشبڕۆ ئەوش یەک لە ئامانجە گەورەکانی ئێمە و هەروەها ئەگەر کراش نەتیجەی باشت هێنیان ئەنجامی باشتر ئەمەش کارێکی باشە بەڵام پێشتر دەبێت تۆ پاڵەوانتی بەشداری بکەی و ئاستی یاریزان بەرەو پێش بێت ئینجا لە دوایی دەتوانی ئەنجامی باش بەدەست بێنی. بەڵێ کاکاردۆ یانەی خانزاد یاخود بڵێن بەڕێستان دەستپێشخەرێکی گەورەتان هەبووە لەوەی کە بتواندێت یاری شەترەنج وەکو وانەیەک لە قۆناغەکانی خوێندندا بخوێندرێت ئەم پرۆژەیە یاخود ئەم هەوڵە گەیشتوتە کوێ و وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندنی باڵا تا چەند هاوکارتان بوون ئەم پرۆژەیەدا؟ دەست خۆش پرسیارێکی زۆر باشە ئێمە وەکو لە سەرەتای دەست بەکاربوو بن وەکو دەستەی کارژێری بیرمان لەوە کردەوە کە وەکو وڵاتانی پێشکەوتوو
وەرزشی شەترەنج بچێتە ناو قوتابخانەکانەوە هەم لە بابەتی وەرزش هەم لە وەکو دەرسێک بخوێنرێ. خۆشبەختانە هەنگاوی باشمان ناوە تاکو ئێستاش هەندێک ئەنجامیشی بەدەستێناوە، بەڵێم لەوانە لە پەیمانگەی وەرزشی ئێستا شەوانەی شەترەنج دەخوێندرێ لە بەشی وەرزشی وها لێک لە پلانەکانمان ئەو تربیەی بنیاد بەشی وەرزش بخوێندرێ بەداخەوە لەبەر ئەم پەتایی کۆرۆنا کە ئەم ساڵ نەخوێندرا دەبا بخوێندرا بایە کە لە پلاندا هەبوو بخوێندرێ. لێرە پێم باشە دەستخۆشی و زۆر سپاسی بەڕێزان وەزیری پەروەردەی پێشووی دکتۆر پشتیوان سادق و هەردوو بەڕێوەبەری گشتی بەڕێز مامۆستا بورهان ئەرگوشی و مامۆستا کاوە کە ئەوانە دەورێکی باڵایان هەبوو لە پێشخستنی ئەم پرۆگرامە و بۆ بەرچاوڕوونی جەنابیشتان لە ئێستادا بڕیاروە بوو ئەم ساڵ لە قۆناغی سەرەتایی لە خوێندندا شەترەنج بخوێندرێ کە منهاجەکەشمان بە خۆشبەختانە حازرە بۆ پۆلی 3 و بۆ پۆلی 4 بۆ پۆلی 5 سەرەتایی. ئیشاڵڵا لە ئایندێکی نزیکدا بۆ پۆلەکانی تریش منهاج حازر دەکەین دوای ئەوەی ئەم پەتە ئیشاڵڵا لە کۆڵ بۆ و ئەم خوێندن گەڕاوە باری ئاسایی ئێمە لەگەڵ دەستگاکانی پەیوەندیدار و لەگەڵ وەکو دەستەی کارژەریانەی خانزاد ئیشاڵڵا ئەم پرۆگرامەش دەبێتە بابەتێک و لە قوتابخانەکان دەخوێندرێ کە ئەمەش خۆی هەنگاوێکی زۆر گرنگە بۆ بڵاوبوونەوەی شەترەنج لەوانەیە چکە زۆر بەهرەی شاراوە هەبێت بەڵام لەبەر هەر دەرفەتێک نەیتوانێت بێتە یانەی خانزانجا لەبەر دووریان دایک و باوکی نەیتوانێت بەڵام کە تۆ کەستە ناو قوتابخانەکانەوە لەوێدا کە قوتابی خوێنی و یاریزانی باشی لەوانێت تێدا هەبێت ئەوش لە ئایندێکی نزیکدا ئەمە ئیسفادەیان لێ دەکەین و هەم یاریەکە زیاتر بڵاو دەبێتەوە هەم یاریزانی ئازبەرزی ترش دروست دەبێت. بۆیە ئێمە لە یەک لە ئامانجەکانمان ئەوە بوو کە شەترەنج وەکو منهاجێک بخرێتە ناو خوێندنەوە بۆی زۆرتر بڵاو بێتەوە زۆرترین یاریزانش دروست بێت. بەڵێ دەستەکانی خۆشبێکا کاردۆ بە هیوای سەرکەوتنی زیاتر کاک کاردۆ ئەمەیە شتێ بزانم لەسەر یاری شەترەنج بێگومان هەرێک لە یاریەکانی تر و هەرێک لە وەرزشەکان کۆمەڵێک یاسا و ڕێسای تایبەت بەخۆی هەیە یاری شەترەنجیش هەمان شتی هەیە یاسا و ڕێسایەکی تایبەت بەخۆی هەیە ئەگەر هەیەتی یاساکانی چین؟ بەڵێ یاری شەترەنج وەکو هەر وەرزشتر کۆمەڵە یاسا و ڕێسای هەیە لە کاتی پاڵەوانتێ نێودەوڵەتیەکان زۆر جار دادوەرەکان بە بەبیری یاریزانەکانی دێنەوە مەسەلەن ئەم پاڵەوانتێکی نێودەوڵەتی مەسەلەن هەندێک یەک لەو یاسایانە مەسەلەن یاریزانی شەترەنج ئەگەر بێت جوڵێ بکات دەست لە هەر قەتعێک بدا دەبێت بیجوڵێن ئەمە یاسایەکی نێودەوڵەتیە مەسەلەن ناکرێت تۆ دەست لە قەتعێک بدەیت دوای ئیشی پێ نەکەی یەکسەر دادوەر یاریزانەکە دەتوانێت بانگی دادوەر کە بڵێ ئەو یاریزانە دەستی لەو قەتعدا و ئیشی پێ ناکە. یەکێک لەو یاسایانەی تر کە یاسایەکی نێودەوڵەتیە بە هیچ شێوەیەک ئەلکترۆنیک دیڤایس واتە ئەو ئامێری زیرەک نابێت بچێتە ناو قاعەی یاریکردنەوە لەبەرەوەی بە مەبەستی فێڵکردن زۆر جار بەکاردێ. زۆر یاسا و ڕاستایی تریشەیە کە یاریزانەکان زۆربیان دەیزانن لەوانەیە زۆرن ناتوانم منێستە لە بەرنامێکی ئەوە هەمووی باز بکەم بەڵام زۆربەی یاریزانەکان ئاشنایان پێی مەسەلەن کە لە کاتی هۆڵی دەچێتە ناو هۆڵی پاڵەوانتی نێودەوڵەتیەوە یان هەر پاڵەوانتێکی تری شەترەنج بێ دادوەرەکە دیسان بە بیری دێنێتەوە یان زۆربەی جار وەکو لایحەیەک دەنووسرێ لە ژووری بە دیواری ژووری پاڵەوانتەکەەوە هەڵدەواسرێ باسی دەکات دەرێ ئەم پاڵەوانتیە ئەمەی ڕێساوی یاسایەکانتی بۆیە کەس ناتوانێت لێلا بدات چکە ئەم پاڵەوانتیە ئەگەر نێودەوڵەتی بێ دواتر بە راپۆرتێک دەنێردرێ بۆ یەکێتی شەترەنجی نێودەوڵەتی لێوەدا تەثبیت دەکرێت. بەڵێ باشە کاکاردۆ ئەگەر کەسێک بیاوێت لە تەمەنێکی گەورەی یا فێری یاری شەترەنج بێت تا چەند ئاسانە بۆ ئەو کەسە ئەگەر بیاوێت فێر بێ یاخود ئەگەر بە شێوەیەکی تر بڵێم هیچ کتێبێک یاخود بابەتێک هەیە بە زمانی کوردی بۆی کە کەسێک بێ فێری یاری شەترەنج بێت و لە ڕێگەی ئەو کتێبەوە بە زمانی کوردی فێر ببێت؟ بەڵێ وەکو وتم لە بیداتش باسم کرد تەمەەن هیچ ڕێگرێک نییە بۆی ئەگەر یەکێک حەزی لێ بێ و بێ فێر بێ بەڵێ ئەمە وەکو یانەی شەترەنجی خانزاد خۆشبەختانە تا ئێستا نزیکی 7 کتابمان تەرجمەی زمانی شیرینی کوردی کردووە و لە پلانشماندا هەیە کتابی زیاتریش بکەین. یەکێک لەوانە نامیرکەیەکمان وەختی خۆی نامیرکەیەکمان کردووە بە زمانی کوردی چۆن یاری شەترەنج دەکەین ئەمە بۆ هەر کەسێک دەتوانێت بیخوێنێتەوە زۆر بە زمانێکی سادە و ساکار نووسراوە دەتوانێت تێبگا بەڵام ناتوانێت مەسەلەن 100% فێرشتەکان بی لە ڕێی داخلبوونی دەورەیەکی فێربوونەوە زیاتر فێر دەبێت چکە زۆر مانای لە کتێبەکە نووسراوە لەوانەیە ئەگەر یاریزانی شەترەنج نەبی تێی نەگەی
هەشمان نمونەشمان هەیە مەسەلەن وەختی خۆی لە تەمەنێکی گەورە مەسەلەن باسی یاریزانی نێودەوڵەتی دەکرێت دکتۆر سعید عەبدوڕەزاق وەختی خۆی لە مرحلە دوی کولیە تۆپ بووە فێری شەترەنج بۆ دواتر بۆ تە پاڵەوانی عێراق و پاڵەوانی عەرەبیش واتە ئەگەر تۆ مەسەلەن ئیرادەیەکی بەهێزت هەبێ و حەزت لێبێ فێری شەترەنج بێ لەوانێت تەمەن ڕێگر نەبێ بەڵام وەکو باسم کرد باشتر وایە لە تەمەنێکی زووتر فێر بێ چونکە مناڵی بچووک زیاتر کێشەوشتی کەمترە بە ئاسانی شتەکان وەردەگرێ بەڵام ئینسانی گەورەش دەتوانێت ئەگەر حەزی لێ بێ فێر بێ دەتوانێت ئاسشی بەرەو پێش ببە. بەڵێ باشە کاکاردۆ هەروەکو بەڕێزیشت ئاماژت پێکرد و خۆشم لە سەرەتای بابەتەکە یاخۆی تەوەرەکە باسم کرد کە یانەی خانزاد تاکەیانەیە کە تایبەتە بە یاری شەترەنج لەسەر ئاستی کوردستان و لەسەر ئاستی عێراقیش لە یانەکانی تر هەیە بەڵام وەرزشی تریشی تێکەڵە یانەی خانزاد تەنها لە هەولێر لە قیان هەیە دەکرێت لە پارێزگاکانی تریش لە قیام بکەنەوانێت کە تەنها تایبەت بە یاری شەترەنج بەڵێ بەس بۆ ڕاستکردنەوەی جەنابەت نایانەی شەترەنجی خانزاد لە کوردستان تاکەیانەیە بەڵام لە عێراق یانەی تری شێ وەکو یانەی خانزاد مەسەلەن تایبەتە بە شەترەنج بەڵام کار و چالاکیەکانن وەکو ئێمە نییە بۆ بە چاوەڕوونی جەنابتان ئێمە 3 ساڵ لەسەرێک باشترین چالاکترین یارە دەرچوین خۆی کردنەوەی لق بەداخەوە ناڵێم لە کاتی ئێستادا ناکرێت بەڵام دەکرێت مەسەلەن شاری تریش بیری لێ بکاتەوە کە یانەی تایبەت بە شەترەنج دروستکە مەسەلەن سلێمانی کە یاریزانی زۆر باشی تێدایە دەتوانێت مەسەلەن دەستەی کارژێڕویان ئەو دڵسۆزان و خەمخۆرانی شەترەنج لێوەش یانەیەکی تایبەت بە شەترەنج بکەنەوە هەروە لە شاری دۆشیش چونکە خۆتان دەزان یارێک تاکەکان وەکو شەترەنج و تێنس و ئەم یاریاری کە تاکن زۆربەی جار کە لایەنەیەکدا کۆ دەبنەوە ئەم کۆمەڵە یاریە هەمیان ینی مافیان دەخورێت بە تایبەتی لەبەر وەرزشی تۆپی پێ چکە تۆپی پێ لە هەر یانەیەکە بێ زیاتر گرنگی پێدەدرێن تۆپی بالە و یان تۆپی باسکە یاریێتاکەکان فرامۆش دەکرێن ئەمەش خۆی لە خۆیدا وا لە یاریزان دەکە سارد بێتەوە تر لە وەرزشەکە دوور بکەوێتەوە ئێمە لە ساڵی 1970 بۆیە بیرمان لەوە کردەوە کە یانەیەکی تایبەت بە شەترەنج دروستکەین بۆی زۆربەی شەترەنجزانانی لێ کۆب بێتەوە و یانەی خانزاد دەرگاشی کراوەیە بۆ هەورە یاریزانێک بۆ هەر شارێک بێت ببێتە ئەندامیان وەکو لە تیمی یانی خانزاد یاری بکە ئێمە سانسۆرمان لەسەر هیچ یاریزانێک نییە هەر ئەوەش زۆربەی یاریزانەکان ئاشنایەتێکی باشیان لەگەڵ یانەی شەترەنجی خانزاد دۆستایەتیی باشیشانەیە هەم لە شاری سلێمانی و هەم لە شارەکانی تری عێراقیش بۆیە هەتا ئەگەر سەیری پیجی نادی خانزاد شکێ فۆلۆوەرێکی زۆری هەیە و ینی خەڵکێکی زۆر ڕۆژانە فۆلۆی پیجی یانەی خانزاد دەکا و خەریکی ینی سێری کار و چالاکیەکان دەکە و زۆربەی جاریش شارەکانی تری عێراقیش لە کار و چالەکان و شارەکانی تری هەرێمی کوردستان خۆشبار بەڵێ دەکەن لە زۆربەی چالەکیەکانیەوە بەڵێ دەستەکانە خۆشوێکار کاردۆ زۆر سپاس ماندوومان کردی زۆر سپاس بۆ کاردۆ ئاکۆ جێگری سەرۆکی یانەی شەترەنجی خانزاد و ڕاهێنەر و یاریزان و مامۆستای نێودەوڵەتی شەترەنج کە بەشەیەکی ڕاستەوخۆ لە شاری هەولێر و لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر لەگەڵمان ئامادەبووی سپاس بۆ بەڕێستە بەڵێ خۆشەویستان